بەسێ خاڵ هەوڵەدەم هەدەف ئامانج لەم دیداری ئێمە بوون کەمەوە لە خزمەتی بەڕێستانە. خاڵ یەکەمان مامۆستایانی بەڕێزی ئاینی لە گەرمیان ئێمە زۆر مەبەستمانە بە چاوەڕوون بن، ئاگادار بن لەو دەکاری و جوموجوڵی تونڕەوی لە گەرمیانە کە هەستی پێ ئەەکەین خەریکە زۆر بە کەمی نەشونما ئەکا بە تایبەت لە هەندێک لە مزگەوتەکانە. بە گوێرەی ئەو زانیاریانی کە ئێمە هەیمانە لە ڕێگەی مامۆستا بەڕێزەکانی مزگەوتەکانمانەوە کە ئێمە کە بەیەکەوە دانیشین و هەواڵی مزگەوتەکان لە یەکتری ئەپرسین. ئێستا من باسی سنووری گەرمیانێکم لە گەرمیانە دوو گروپ هەیە، دوو جۆر بیرکردنەوە هەیە و بیرکردنەوەی تونڕەوی لەم سنوورەمانە خەریکە سەر هەڵەدا. جۆرێکیان هاتوچۆی مزگەوتەکان ناکەن، مامۆستاکانمان هەر بە موسڵمان نازانن، حکوومەت و پێشمەرگە و ئاسایش و مانەش بە موسڵمان نازانن و هاتوچۆی مزگەوتیش ناکەن. جۆری دووەمیان هاتوچۆی مزگەوتەکەن بەڵام نەفسی بیرکردنەوەیان هەیە، مامۆستایانی بەڕێزی ئاینی بە موسڵمان نازانن، کاتێکە نوێژ دەپشتیانەوە ئەکەن نوێژەکان دووبارە ئەکەنەوە و هەروەها ڕایان بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرامبەر بە ئاسایش و پێشمەرگە نەفسی ڕایان هەیە و بانگەواز بۆ چوونەکانیشیان ئەکەن. ئەمە جۆری دووەمە کە ئێستا ئێمە ئاگامانەیەتی. کاتێک کە تێنە مزگەوتەکان نوێژ ئەکەن بەڵام نوێژەکە دووبارە ئەکەنەوە چونکە بە دروستی نازانن لە پشت مامۆستای ئێمەوە لە پشت مامۆستای ئاینی نوێژ بکەن. بۆ ئەم دیدارە و خۆشحاڵین بە سازدانی ئەم دیدارە و دەستخۆشی لە بەرەبەرایەتی گشتی ئەوقافی گەرمیانەکەین. لەبەرەوەی ئەم دیدارە بابەتێکی گرنگ و هەستیاری هەڵبژاردووە کە ڕوبەڕووبوونەوەی بیری تونڕەویە. لە ڕاستیە تونڕەوی دەکرێت لەلایەن تاکەوە بێت، دەکرێت لەلایەن گروپ و ڕێکخراوێکەوە بێت، دەکرێت لەلایەن کۆمەڵەوە هەبێت و تونڕەوی ئەگەرچی ئێستا زیاتر دەیگەڕێنەوە بۆ تونڕەوی ئاینی یان ئەتوانم بڵێم ئەوەی کە جیهانی تووقاندووە کە تونڕەوی ئاینیە. بەناوی خوای بەخشندە و مێرەبان ئامادەمان بەڕێز. السلام علیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بەڕاستی فەرمایشتەکانی جەنابی بەڕێوەبەری گشتی و کاڵکو بۆ کارت و جەنابی پارێزگاری گەرمیان شتی زۆری خروشان دڵی ئینسانە کە ئایا تونڕەوی هەبێ لەناو مەلا چۆن هەبێت. ئێمە ئەگەر چاو لە پێغەمبەرمان بکەین صلی الله علیه وسلم قەت لەگەڵ تونڕەویان بوو، قەت لەگەڵ تونڕەویان نەبووە. ئەمەنە هێمن لەسەر خۆ بووە لە زمانی پێغەمبەرە یەکێک نەیتوانیە لە مەدینە بەردێ بکاتە ماڵی جوولەکەیەک یا مسلێک نەیتوانێت، ڕێگەی نەداون مەگەر ئەوان تەعدایان ئیسلام کرد. تونڕەوی لا ئیکراهە فی الدین، یعنی تونڕەوی لە دینی ئیسلامە نییە. ئەمانەی تونڕەوی کە ڕەنگە دەست بن بۆ تێدانی دین. ئەینا دین ئەگەر بی ئەمە دینی ئیسلام وەکو مامۆستا ئیشادی پێدا ئەگەر بی بکەینەوە تونڕەویەکانی زمانی ئەسحابە تا ئیسا خێری تیانە بۆ شەڕێک قازانجی نەبووە زەر نەبێت، کەسی جینو نەکردێتەوە خەڵکی کوشتووە، قازان چەنێ نەکردووە سەرش نەکەوتوون. ئایسا ڕەوایە مامۆستای ئاینیمان کە ئیسا کۆبنەوەکەی مامۆستای ئاینیە ڕەوایە مامۆستای ئاینی ئێمە تەنڕەو بێت